سڵاو لێبێ بزانم هەڵگوزەرانی کەمەندامان لە ئێستای چۆن. وەڵام من سپاسەوەستە کە هاتی ئەو نامێ سێریەوەمە کرد. ئەمە حاڵگوزەرانی کەمەندامە ئەمە یەکێکە لەو ماڵانەی کە دوو کەمەندامی تێە سەری ئەڵنووسیەتی چی سڵاو کاک سامان ئەگەر کومباری کۆنتان بۆ هاو فەرشی دڕاوتان بۆ هات بەتانیێلەتان بۆ هاو قەیناکە بۆم بێنن چکە کەمەندامەکەم لەسەر عەرزدانیش ئەوە نامەکەی دیارەکە بۆی ناردوم کۆنە بێت پیسیش بێت هەر ئەمەوێت کۆنە بێ و پیسیش بێت ئەمە ماڵەکە دوو کەمەندامی تایە ئەوەی چەک لە نامەکان. ئەگەر کومباری کۆنتان بۆ هاو فەرشی دڕاوتان بۆ هات بەتانیێلەتان بۆ هاو قەیناکە بۆم بێنن چکە کەمەندامەکەم لەسەر عەرزدانیش. وڵاگە کردی تایبەت و کۆمەڵێک دەوڵەمەند و بازرگانی سلێمانی ماڵیا داوای هاوکاری مە وەکو خێرخوازە شەرمە بۆ حکومەت کە دەست با بۆ 3300 نەرکەبیا بە کەمەندامێ تازە مانگی نوێیان وەرگردووە موچەکەیان من كل معاشە وەرگرم ئەبێ بێم بە دەرسی دەرمان بۆ خۆم بۆ عیلاج نەوتمان نییە لە ماڵمان بەرمیلەکەمان بەتاڵە و داوا لە حکوومەتەکەی هاوکاریمان بکات. شەرمە حکوومەت کە بچێت دەست بقاتە موچەی کەمەندام و چاکسازی بکات لە موچەی کەمەندامە. ترسمان هەیە لەوەی کە ئەم چاکسازیە بەرەکی کەمەندامان بگرێتەوانێ و موچەکانیان ببڕێت. سەرۆکێکمانی نەجێ نەدەمی نە جاوی نە هێزی. لەم شارەیە ڕۆژی 500,000 بەرمیل نەوت هەناردەکرێت ئەوە هیاناڵی 5 لتر نەوتم بەنێ هیاناڵە 10 لتر نەوتم بەنێ باشە ئەوەندە هەیە سێ کەمەندامە نووسیومە توانیان نەبوو نەوتام کرد ئەڵێ شەو تا بەیانی ئیتر ئەوەدا ئەوە نووسیومە ئەوە سێ کەمەندامی هەیە لە سەرێک هەرسێکیان شەلەنن ئەڵێ بەبەتانی خۆمان گەرمەکەینەوە کەمەندامانی ترەوە خۆ ئەمە بەس لای من ئەمەنە خەڵک خۆی نووسەکەی 150 کەس دەبێت بۆ نەوت تۆ لە چی ئەیانیت حکوومەت باسی چاکسازیەکە لەم چاکسازیانە تا چەند حساب بۆ کەمەندام کراوە. ئێستا ئێمە زۆر ترسمان هەیە لەم چاکسازیە ترسمان لەوە هەیە ئەم چاکسازیە وەکو چاکسازیەکەی ساڵی 2014 و 2015 ببێتە نەکبەتی بۆ کەمەندامان چۆن بە ناوی چاکسازی و قەیرانی دارایی و موچەی کەمەندامیان لە 100,000 کرد بە 6,000 لە 150,000 کرد بە 90,000 ئەترسین ئەم چاکسازیەش کەمەندام ئەوانەی کە 100,000یانەیە بیکەنە دوو موچە ئەو 100,000ش بە ڕەنکە